هەموو هێرشێکی داگیرکاری کارەساتی بەدواوەیە و ئەوەی کە هەیە کە پەیوەندی بە دەوڵەتی عراقەوە هەیە کە دەوڵەتی عراق دەوڵەتێکی تا ئاستی نەبوون سیادەتی لەدەستداوە. ڕاستە لە چوارچەوەی نێو دەوڵەتی سیادەتی هەیە، بەڵام ئەو پەش و بڵاوی و ئەو ئالۆزە سیاسی کە لە عراقدا هەیە وای کردووە کە نەتواندرێنی پارێزگاری لە سیادەتی خۆی بکاتن. ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بەداخەوە هەڵوێستەکان بە پێویست نین و ئەو بیانووی بوونی هێزی پارتی کرێکارانی کوردستان لە باشووری کوردستان ئەمە بیانووەکە ڕەنگە بۆ ئێستا زەقرابێتەوە جنا لە هەشتاکانەوە پارتی کرێکارانی کوردستان لەو باشووری کوردستان و لە سێگۆشەی سنوورە بوونیان هەبوو. بەڵامەوەی کە ئێستا کە هەیە پێویستی بە خۆکۆکردنەوە هەیە لە چوارچەوەیەکی یاسایی لە چوارچەوەیەکی پاراستنی سیادەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی عراقی. لەبەرەوە ئەمە پێویستی بە یەکگرتووی هەیە بۆ ڕوبەڕووبنەوەی هەر داگیرکاریەک، چونکە ئەمە داگیرکاریەکی وەک دەڵێ ڕوونە جگە لە داگیرکاریەکە ئەم هێرشە ناڕەوایانەی کە دەکرێتە سەر باشوور. ئەمە کۆمەڵێک بەعدی هەیە. ئەگەر ئێمە لە بەعدێکی سیاسیەوە سەیری بکەین هەڵین بەعدێکی ئابووری هەیە و بەعدێکی داگیرکاری هەیە، ئەو بەعدێکی سیاسی هەیە و بەعدێکی سەربازی هەیە کە تورکیاوا دەیەوێت پیشان بدات لە هەمووڕوانکانەوە کە من دەتوانم ئەوەی بمەوێ بیکەم لە ناوخاچە عراقدا لە ناوخاچی هەرێمی کوردستاندا. لەبەرەوە ئێمە تەنها ناکرێت لە یەک ڕوانگەوە سەیری ئەو هێرشەی دەوڵەتی تورکیا بکەین، چونکە وەکوتم کۆمەڵێک ڕەهەندی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئەوانە هەموو وجودی هەیە، چونکە هەر کەسێ بەرخەی بینی بێ و هەر کەسێ ئەو گەشتیارانەی بینی بێ دەزانی کە هیچ پەیوەندی بە بوونی ناوچەی شەڕەوە نییە. لەبەر ئەوە کۆمەڵێک بۆدی هەیە، بەڵام تووشیا چاوەڕێ ئەو کاردانەوەی نەدەکرد ڕاستێک. بەڵام چونکە جارە هاوڵاتیەکان عەرەب بوون لە ڕابردوودا کۆمەڵێک تاوانی لەم شێوەیە ئەنجامدا، بەڵام هیچیانوەکو ئەوە نەبوون، چونکە ئەمە شوێنێکی گەشتیاریە و ژن و منداڵ یەک ساڵە و ڕاستە لە ڕابردوودا ئێمە ژنمان، مناڵمان، پیاومان، گوندەکانمان هەمووی ئەوانە کەوتونەتە بەرپەلاماری دەوڵەتی تورکیا. بەڵام وەکو ئەمجارە نەبوون کە لە لوتکەی خۆشی دەربڕینی هاوڵاتیانی گەشتیار هێرشێکی لەم شێوەیە ئەنجام. هەموو کاتێک گرنگ بووە، هەموو کاتێک پێویست بووە لایەن سیاسیەکان بەرژەوەندی باڵاکانی نیشتیمانی و نەتەوەی لە بەرچاو بگرن و ئەو ململانە حزبیە و ئەو دابەشبوونە هەرێمایەتیە وەلاوە بنێن، چونکە ئەمە مەسلەیەکی چارن و سازە بەندە بەبوونی پاراستنی سەروەری هەرێمی کوردستان. جاچێ لە کوردستان حکومڕانەتی دەکا ئەوە کێشە نییە، کێشە ئەوەیە کە هەرێمی کوردستان بپارێزرێ لە دەستدرێژەکانی دەوڵەتانی هەرێمایەتی. لەبەرەوە زۆر گرنگە کە سەرکردایەتی سیاسی کوردستانی و دەوڵەتی عراقی زۆر گرنگی بۆ بابەتە بدەن و بە تایبەتیش کوردستانی